قاچاقچێتی حرامە؟ قاچاقی چی مرۆڤ؟ بەڵێ. ئەرە وەڵڵا قوربانگیان خۆ حەڵاڵش نییە چاوەڕاستەکەم. وەڵای مامۆستا قاچاق بۆی بۆ ئەو پرسیارەکەم بوو بۆی جوان لێ کتێب بگەین. وەڵای مامۆستا دەنا قاچاقچێتیم کردووە 3 مانگ پارێکی باشم هاتە دەستێ وەڵای خوا لە خێری دەرنەکە خێریشم پێوە کرد و بەخوا ژنیشم پێهێنا بۆ بەریتانێ. ئەرەکەم قوربانگیان قاچاقچێتی بە یەک مەرجێ حەڵاڵە بە یەک مەرجێ بە یەک مەرجێ مرۆڤێک لە تنگانەیە بێت باشە مرۆڤێ لە تنگانەیە بێ بیوێ بگاتە وڵاتێک تۆ لەو تنگانەیە ڕزگاریکەی نەک بۆ خۆشی خۆی بڕوە. خوا برا عەزیزەکەم من یەک پرسیارێکەکەم ئەو قاچاقچیان ئەو گەنجانەیان نار بۆ ئەوروپا ئەو گەنجانە چەند لەو گەنجانە دینیان لە دەستجات دینیان لە دەستدا چەند لەو گەنجانە دینیان گۆڕی چەند لەو گەنجانە تووشی حرام بوون چەند لەو گەنجانە لەناو ئاوی ئیجەیە لەناو بەحری ئیجەیە خنکان. وەڵا با بڵێن لە 1001 نەفەر بەساغی دەرچووە. دەی قوربانگیان هەر خۆت حکومدا ئەوە چی ئیشێکە ئەوە بازرگانیە بە مرۆڤەوە. برا خەڵکێکە بووە یەختی یعنی یەختەکەی 9 نەفەریتیا بووە 40 نەفەریتە کردووە دوای هەر 40 نەفەرەکەیان غەرقی ئاو بوونە خنکاون. بەخوا سوپاس بۆ خوای لەوەیە سەبرا هەندێک نەفەری تێدا بێ بمناسێ سوپاس بۆ خوای گەورە درۆم لەگەڵێک بەشەر نەکردووە ئیشەکەشم وا نەکردووە کە حەیبداری یەک کەسی ببم. بەس وەک ئەوەندە گوتمدا خۆ حرامە ئەگە حرامیش بێ بەخوای گەورە بۆ پارەیە ژنم پێهێناوە بۆ بەریتێنێ. وەڵڵاهی تە قوربانگیان داواکارم لە ئەڵڵا خوای گەورە سەلامەتان کە و ئیشێکی تر بدۆزنەوە. سوپاس بۆ خوای بەجێم هێشتووە لە مێژە زۆر سوپاس بۆ خۆ 3 مانگە ئیشم کرد و بەجێم هێشت. قوربانگیان چونکە دەستبڕینێکی زۆری تیا بووە بەخوا برا یعنی تەنانەت یعنی تعەداکردنی تیا بووە لە ئافرەت. والله من کەیسم لایە دوو لە ڕووی جەنابەت من نە جەنابەت ناناسم ئافرەت لەم کوردستانە تعەدای لێکراوە کە کاتێ بردویانە دەرەوەی وڵات یعنی بە کەیز لامانە دوایی خۆشی بڵاوی کردوێتەوە. یعنی ئەوە نەبێ بڵین ئەو ئیشەی ئێوە ئیشێکی ئەوەنە حەڵاڵە ئێمە قسەی لەسەرکەی. واللهی چۆن جەنابەت دەڵێ هەر قسێک کە دەیکەی لە دنیاکەی دی لەسەری مەسوولی واللهی ئافرەت گوتوێتی دەستم بگرە تااقەتم نییە ڕێکەم چوومە ئیشی من نییە. والله جەنابەت وا بوویتە خەڵکێتر هەبوو وا نەبووە ئیستیغلالی ئەو ئافرەتەی کردووە. یعنی بۆیە یعنی خۆت ئەزانی لەو ڕێگەوبانەیە وەکوتم تیجارەت بە ئافرەتەوە کراوە تیجارەت بە پیاوەوە کراوە بە مناڵەوە کراوە تەنانەت یعنی ژیانی خەڵکیان کردوتە مەترسیەوە لەبەر پارە. بەخوا 41 نەفەر خنکە ئەمە ئەو شۆی ڕزگارم بوو لەوێ نەمام بۆ سپینەشەوە کە 41 نەفەر خنکە حایلێکی دەربەنی خانیش تێدا بوو. ئارە بەخوا هەمووشی درۆ بوو هاتنەوە کوردستان و قاچاقچانە هیچی لەوێ نەمان هەرێکی لە شوێنێک گیرە. یەکەم قوربانگیان خوای گەورە یارمەتی دەرمان بێت. بەس ئەوەندە وەڵا پرسیارەکەم هەر ئەوەندە بوو حەڵاڵە یا حرامە. وەڵا قوربانگیان وەکوتم بە هیچ شێوازێک دروست نییە و بازرگانیە بە مرۆڤە و یعنی ئێستا ئەو ژنەی هێناویشمە هەر بەو پارە حرامە چ قسێکت هەیە؟ والله قوربانگیان خۆ كل بني آدم خطاء همو إنساني غلط أكا بلان باشترين شد أويا ستوب كيتو بقريتو ولا خوي جورا وشمال بيتو. سپاس بۆ خوای گەورە سپاس بۆ خوای گەورە لەو ئیشەدا نەدرۆم کردووە نە ماڵی کەسم بڕیوە نە کەس لە بەردەستم شتێکی لێ هاتووە تا توانیمە یارمەتیم داون لە ڕووی مادی و خواردنیشەوە بەس حەمد و سەنا بۆ خوای گەورە وازیشم لێ هێناوە زۆر لە بێژە. خوای یارمەتیدا قوربانگیان. سپاست دەکەم قوربانی ئەو ڕیشەت مامۆستا. سپاس بەرزەکە ڕەبی خوا لە ڕازی بێ. ئامین یا ڕەبی سپاست دەکەم دەستەکانە خۆش بێ.